زۆر چاکە دکتۆر ئێوەکو پزیشکێکی پسپۆڕی جومگە و ڕۆماتیزم ئامۆژگاریتان چییە بۆ کەسێک کە سەوفانی هەیە؟ بەڵێ دایما من بە نەخۆشەکانە لێم کێشیان دابەزێنن و جوڵە بکەن لەبەرێ جوڵە زۆر گرنگە نەک بلێن کەوا ئازارم هەیە یان سەوفانم هەیە بانە جوڵە بە خراپترە بێ ناوەڵە باشە زۆرێک لە نەخۆشەکانەڵەن وەزانن ئەگەر بۆ نمونە تووشی نەخۆشی جومگە ببن ئەوە پێویستە بەس پشوو بدەن هیچ جوڵەیەک نەکەن ئەمە تا چەند ڕاستە؟ ناوەڵە ئەوە ینی زۆر بەلاکەس هەڵەیە یان بیرکردنەوەیکی هەڵەیە تۆ ئەگەر حتا ئازارت هەبێ جوڵە بکەی باشترە بۆی جومگەکە لە کار نەکەوێ بۆی توش ڕقبوون نەبێت من نالێم خۆی هیلاکە بەڵام ئەتوانێ جوڵی ئاسایی ڕۆژانەی خۆی بکات حتا ئەگەر ئازاری هەبێت بەوە بلعکس باشترە بێت بۆ ڕۆماتیزمیش ڕاستە ئەو بەڵێ ڕۆماتیزمیش زۆر باشە دکتۆرە نوشتانەوەی ئەژنۆ لەگەڵ سەرکەوتن بەسەر قادرما تا چەند تەسیری سلبی هەیە؟ لەگەڵ هەموو نیشتانەوەیە تەعاان زەخت زیادە بێت لە ناو جومگەکەیە ئەوەش واکە ئازاری زیاتر بێ بۆیە لە هەردوو حاڵەتە بۆ هەردوو حاڵەتە خراپە ینی حتا بتوانین چۆکمان نەچەمێنینەوە ینی یان قادرمە زۆر سەر نەکەوین ئەگەر زۆر مەجبوریش بین بە ڕۆژێک لە ڕۆژێکە جارێ بێیان دووجار بێ زیاتر نەبێت. زۆر چاکە چی دەربارەی وەرزشکردن؟ وەرزشکردن بۆ هەموو کەس باشە هەڵستانی بۆ هەر بۆ تەندروستی باشە بۆی سترێست کەم بێتەوە لەو حالەتەنە لە هەمووی باشترە جگە لەوەشکەوە لەشێشت دابەزێنێ کێشت دابەزێنێ بۆ هەردوو لە نەخۆشیەکە با بڵێن بۆ سەوفانیش و بۆ ڕۆماتیزمیش تا چەند پێویستە وەرزشکردن؟ ئایا کاریگەری ئیجابی هەیە لەسەر کەمکردنەوەی ئازار؟ بەڵێ ئێمە دایمە ئەلێن ینی ماسوولکەکان خصوصا ماسوولکەکانی ڕان بە قووەتەکەین بۆی ئازاری ناو جومگەکە کەمە بێتەوە لەبێر قورسایی کەمە بێتەوە ماسوولەکە بە قووەت بوو ئەتوانێت ئەو قورسایی هەڵگرێ لەسەر جومگە هەم نەخۆشەکە ئیسراحە دەکات ینی ئازاری کەمە بێتەوە لە بەرەوەیە هەم خۆشی هەست بە ئارامبوونەکە ینی جوڵەی هەستەکە خۆشترە و ڕێکترە بۆ هەردووکی گرنگە حتا ینی لە حالەتی هەوکردنی ڕۆماتیزمیش بە هەمان شتە ینی هەم ماسوولەکان کە بەقوت بێ ئازاری جوگەکە کەمترە بێتەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی